حولي من خاسة بقربانا مكان ذانك تاوريتم وكم شاخو لكان ذانك هاتون بو مالي خومم بخير بيت نازناوي غلامي لتسيو هاتو نجم الدين غلامية بلام كرتم كردوتم كردو وتنجم زورت حزلة بردو اكسسوارات و بابتانية او برده زور حزم لي براسي استاذ جان لبيتي يكم قوراني كالبولي يج سرتاي وتت يك خانم نییە کە هەستی خانمانەمان پێوە لە ڕاستیدا پیاوەکانشمانێت جاری وایە گۆرانی ژنە ناڵن هەندێک کەس گۆرانیە لە بەڕاستی نەدەنگی هەیە نەزانێت شعر چییە استاذ یەکەم جار کە گوێ لە دەنگی خۆت بوو لە ڕادیۆی هەستت چۆن بوو بێزارم لە دەنگی خۆ لە شەڕی براکوژیەکە شەڕی ناوخۆ سرودەکانی تۆ بەکار هات هەر کەسێ و خۆتە سوورە بەزێنێ باس یەکەم و ئەمووسەکەمە چاویە بەڕاستی ناوی تۆ و ناوی ئەو پێکەوە دەهات زۆربەی کات ئاخر کاکی برا ئەوە شوێنی ئەو گامێشەیەوە کوردستانە بەستر وێ هیچ کاتێک خۆت لەو مۆقفەیە بووی کە ئەم گۆرانی بۆ خۆت بڵێ منە کەسام هەموو ڕۆژێ هەژینە هەژین منە کەسام هەموو ڕۆژێ هەژینە هەژین ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی ئەمڕۆ لیسان هاتوومە دەر هەژینە هەژین ئوستاز جان بەخێر بێت زۆر سپاس زۆر سپاس دەکەم کە لە ماڵی خۆت ئامادە بووی چاوەکەم هاتوون بۆ ماڵی خۆمم بەخێر بێ سەرچاو ئوستاز جان هاتنی جەنابێت قورساییەکی تر و گەوریەکی تر بە ماڵی خۆمان دەبخێر زۆر سپاس دەکەم چاوەکەم أستاذ جان حالت خاصة حولي من خاسة بقربانا مكان ذانك تاوريتم وكم شاخو لكان ذانك في كنين وشمالا باغي ذنوانك هم بهارا شون هاتي لي وكان ذانك حالي تو باشا حالي منش خاصة سپاس دەکەم أستاذ جان دوبارە زۆر بەخێر بێت تەندروستیت چۆنە أستاذ جان باشم زۆر باشە تۆزێکە جوڵم لە سویدا وەرزشی باشەکەم ڕۆژانە چم 3 ساعت وەرزشەکەم لێ زۆر باشە ماشەڵڵا لێبێ هەر تەمەند درێژ بی زۆر سپاس دەکەم بە سحەتێکی باش ئوستاز جان دەمەوێت لەوە دەست پێ بکەم بڵێم شەستەکانی تەمەند چی بە مرۆڤ دەبەخشێت لە ڕاستیدا ئینسان پێئەگا تەجربەی ژینی زیاترە بێ لە ڕاستیدا بەتایبەت من لە تەمەنی تەقریبەن نزیک 6 ساڵێکی وانە سێدانەوەم بوو ئینسان کە خۆی وەختێ مناڵیە بێ گەنجە ئاگای لە دنیا نیە بەڕاستی بەڵام کە تەمەنی پێئەگا ئەوەی کە جەنابەت باسە کرد لە 6 ئینسانی تر حسابی پێئەگا لەزەت زیاتر لە ژیانە بینێ بەتایبەت لە ناوەکانم لەزەتی زیاترە بینم وەتوانم بڵم لە تەمەنی 6 ساڵیە زۆرچین بەرهەمم بوون پارەکە 25 بەرهەم بڵاو کردو 6 کلیفم بڵاو کردەوە ئەلبۆمێکی هەفتەراکی بەناو سەرخەفڵەچین بڵاو کردەوە یانێ ئەگەر ئینسان دڵسۆزی بێ بۆ هونەر تەمەن ناتوانێت ڕێگر بێ بەڕاستی هەموو سنوورەکانە بەزێنێ ئینسان تەمەند درێژ بن ئوستاز جان دەمەوێت پرسیاریەوە بکەم بڵێم گەڕەکی گوڵشەن لای تۆ مانایەکی هەیە گوڵشەن مەیدانێکی یاری بوو بەڵێ ئێمە کە منداڵبووی نەچوینە ئەوی یاریمانە کرد دوایی دارچناری زۆر بەرزیتیا بوو من ئێواران نەشومە قەو دارچنارە گۆرانیمەوەتی تر هەموو گەڕەکان گیان لێمەگر بەڕاستی بیرەوەری زۆرم هەیە لە گوڵشەن ئیتر بەردەوام لەوێ ئێواران یاری فوتبۆڵ و یاری بالە و ئەوانەمانە کرد لەگەڵ هاوڕێکامە دوایی سەربانی ئێمە نووسابوو بە دیوارەکەی گوڵشەنەوە کاتێک کە پێشبڕکی و فوتبۆڵ و شتە بوو خەڵکە هات نەپارانەوە تخوا بۆمان هەیەبینە سەربانەوە تواشاکە نەمێش ئەمان فەرموو جا بیریشمان بوو ئاوی فێنکمان بوو لە حەوشا ئاوەکەمانە لە گۆزامان بردە سەر ئەماندا بە جەماعەتە بیرەوەری خۆشمێن لە گوڵشەن بەڕاستی بیری ناکەی بەڕاستی چۆن بیری ناکەم ئەو گۆرانیە سنە بۆ ئەوەی کە زۆر بیری سنەمەکە جارێکیان شارەکە خۆم دامناوە و
ئاوازەکەشی خۆم دامناوە ئەو فەڕی ئەو کاتە بوو کە من بیری سنەمە کرد لانکی منداڵیمە لانکی هونەرمە لانکی هاوڕێیەکانمە بەڕاستی زۆر بیریەکەم بەڵام زۆری نەماوە هیوادارم بە دیداری خەڵکی خۆمان لە ڕۆژهەڵاتی کوردستان شاد بین. هیوادارین جەنابەت شاد بیتەوە بەوێ. چەندێکە نەتبینیوە؟ سنە 40 ساڵ زیاترە نمدیوە. دەی ئیشەڵڵا بە زووترین کات دەچیتەوە ئەوێ بۆ خەڵکە جوانەکەی شاری سنا شاد دەبیتەوە. هیوادارم بۆ خەڵکە تامەزرەیە کە بەردەوام لە دوورەوە لە ماڵپەڕە کۆمەڵایەتیەکان بەردەوام خۆشەویستیەدەن بە من. هیوادارم بچمە ناویان و بتوانم هەرتا گوڕێکم تیاماوە سرود و گۆرانیەکانمیان پێشکەش ئیشەڵڵا. ئوستاز گیان لەبیرتە یەکەم گۆرانی کە لە پۆلی یەکی سەرەتایی وتت؟ من لە ڕاستیدا کە منداڵ بووم بەهۆیەوە کە باوکو مام دەنگیان خۆش بوو هەر لە بنەماڵی خۆمانەدا نیشتین گۆرانیا هەر لە تەمەنی مناڵیە و عاشقی گۆرانی بووم. بەڵێ گۆرانێکی مامۆستا حەسەن زیرەک یادی بەخێر و ئەو گۆرانی ماوەت یەکەم گۆرانی کە وتمەوە بوو بەڕاستیە. بیرت ماوە کام گۆرانی بوو؟ أرمش الرياي بكاني دسنيا وجفاني دور في درماتي دايكي مخوين ذاني خوم خلينا شيرين خنا ذيل برين يا ربي وخير بيت وياري ذرا شيرين هشت لسر لانك وكشت شاوي يمينم ئەو دەنگەت هەر خۆش بمێنێ ئوستاز گیان. ئوستاز لای من پرسیارێک هەیە کە لەوانەیە کەم خەڵک بزانێ خۆشم نایزانم یعنی نازناوی غوڵامی لە چیەوە هاتووە ناوی ئەسڵەکەی چییە؟ ئەزانشی لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران بەگشتی هەموو بنەماڵێک لە قەبیان هەیە. بەڵێ مەسەڵەن غوڵامی محەممەدی ئەوانە بەڵێ لە باشووری کوردستان بە ناوی باوکە بەڵێن لە قەبێکە دیارە هەر باو بافیرانی ئێمە هەر لە قەبیان غوڵامی بۆیە بە غوڵامی هاتووە پشتی باو کەمویە بێتە غوڵامی. ئەی خۆی ناوە تەواوەکە چییە؟ نەجمەدین غوڵامیە بەڵام کورتم کردوەتە کردومەتە نەجمە. ئەوە یادی بەخێر حەمەقتووی گۆرانی بێژ بەڵێ پیانەوت حەمەقتوو لە بەرەوەی جلی وەکو قوتوو لە بەرە کردوە هەڵێ کاکە با بچمە حەج بەشکەم قوتووەم لە کۆڵکەوێ وەڵام لە حەج دێتەوە پێڵەن حاجی حەمەقتووە ئەڵێ من چوومە حەج کورتی کەمە هایتە منیش کورتم کردێتەوە کاکە. مامۆستا عەباسی کەمەندی زۆر پاڵپشتی جەنابەت بوو لە گۆرانی گوتن و لەو بابەتانە. بەڵێ وەکو وەفایەک حەزم لێ ئەگەر بتوانی گۆرانیەکی مامۆستا عەباسی کەمەندیمان پێشکەش بکەیت. بەسەر چاو من کاک عەباس هاوڕێ زۆر خۆشەویستم بوو ئاشناییشمانەگەڕێتەوە بۆ کاتێک کە سرور خانم کە بوو بە هاوسەری کاک عەباس خۆشە کوڕێکی هاوڕێ من بوو. بەڵێ ئەو شەوەی کە هاتە داخوازی سرور خانمە و براکەی بە منیشی وتی ئەم شەو کاک عەباس دێتە داخوازی سرورە و حەزەکەم تویش لەوێ بی. بەڵێ من لەوێ بووم کاستێکی منیان خسۆ سەر کاستی گەڕیان کە دوایی لە شاری سنە بڵاو بووە بە هەموو کوردستانە. بەڵێ ئەو کاستە منیان خستۆ سەر کاک عەباس سرنجی ڕاکێشا وتی ئەمە کێ وتی وەڵا و کوڕەیەکە دانیشتۆ لەوێ وتی تۆ دەنگە زۆر خۆشە بۆ وەرتا کۆسە محاولەت نەکردە بچی بۆ ڕادیۆوانە وتم وەڵام بەستم نەبووە وتی دوای حەزەکەم بە یەکەوە قسەکەین وتم باشە قسەمان کرد وتی منەت بۆم بۆ ڕادیۆ تەلەڤیزیۆنی سنە و کرماشان وانە کشتی پێ ناسان دوای کۆشتی لاوان و بێتە لەو کاتە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەسم کرد بە کاری هونەر. ئوستاز یەکەم جار کە گوێت لە دەنگی خۆت بوو لە ڕادیۆی هەستت چۆن بوو؟ ئەزانیی زۆر پێم خۆش بوو شتێکە بۆ باس کە من کە بەرهەمەکانم تۆمارە کرد بەداخەوە تەسجیلێکم نەبوو کە دەنگی خۆم گوێ لێ بگرم بەقاڵێ لەسەر کۆڵانەکەمان نبوو ناوی جەلال بووە چوم ئەمود کاک جەلال زەحمەت نەبێت تو ئەمەوە تەسجیل تە قەرزکەم تەسجیلەکەم قەرزەکە شیتەکەم پێگوێ کردی و دوای ئەم بردەوە. لسە بۆ یادی کاک عەباسیش کۆپلێ لە گۆرانیەکەی ئەوتان پێشکەشەکە. تو چاوانەشێ چاوانەشێ عەلی و کەیفە
بەچاو من بێشێ کەس نەژێ حەیفەیە بەچاو من بێشێ کەس نەژێ حەیفەیە چاوی تۆ قیبلەی عشق و دڵداریە چاوی تۆ قیبلەی عشق و دڵداری چاوی من چاوکەی گریان و زاری چاوانەشێ عەلی و بەکەیفە بەچاو من بێشێ کەس نایژێ حەیفە. ئەو دەنگەت هەر بمێنێ ئوستاز گیان، ئەو دەنگەت هەر ئوستاز گیان هەست دەکەم زۆرت حەز لە بەرد و ئەکسسوارات و ئەو بابەتانەیە. کاکە هەڵدێر من یەک شتە بۆ باسکەم کە منداڵ بووم، منداڵ کە پاریان فێدایدا بە بسکیت و ساردیوانە من کۆمە کردمدا بە تەزبیح و بەرد و ئێسشاها ئەوە بەردە ئەوە بەردە ئەوە بەردە ئەوە بەردە زۆر حەزم لێ بەڕاستی وەڵڵاهی بمزانی باە بەردم بۆ هەنای بەردی دانسقەی زۆر جوانم هەیە خۆ نەچۆ گەرەکێ نەیدا حەز لە چی بەردێکە؟ وەڵی هەموو عەقیق حەزم لێە ئەم بەردانە ئەنەرژی منفی لە لەشا ئەگرێ بەڕاستی بەر زۆر باشە. پاشاکانی قەدیم کە تاجیان لەسەرا بووە بەردی پێ بوو ئەو بەردانە هەمووی من کتێبمە کتێبمە بە زمانی سوێدی لەسەر بەردەکانە بوو مێژوەکانی و لە کوێ هاتووە و ئەی خوێنم هەموو بەردی حکمەتی خۆیە هەموو بەردی بۆ لەش باشە. لەکوێ ناوتەوە بەردانە؟ وەڵڵاهی من هەمە منش حەزم لێتی نە لەکوێنەوە ناوتە بەخوا بەدەستم کەوتوێ ئیتر زۆرم هەیە براکەشم زۆری هەیە ئەویشەتی وەڵڵی وا بزانم ناو سارە عەقیقێکم پێیە دە زۆر باشە هەریتە کەسێ بنێرە لێرە وەڵی کوردێژی ئەو نانە ئێستا لە خۆی بە سەرچاو ئێستا خۆمەت بۆ تێر بووی جاریش لێرەم سەردانی ماڵی شتەکەم بزانم لە خزمەتم ئوستاجیان گەورەمان دەکەی جەنابەت بێ تەسبیحێکشت پێ بۆ بزانم کارە بووە کارە بە بەڵێ لێ ێزانم بەڵێ ڕاستە ئەرێمە لە دوبەی برادەرێ پێشکەشی کەمە کارەوایکی زۆر مەرغوب کارەبی ئەڵمانەوە بەڵێ ماشەڵڵا ماشەڵڵا جوانە ئوستاز لە خۆ جوانە ئەوەی دەستی ئەولایەت ئەو بەردەشینە ئەمە هینی هندی پێڵەن عەقیقی هندی ئەمە چاوە بەڵێ ئەمە زۆر نایە بە هەردووکی هی هندیە سلێمانی هندی عەقیقی سلێمانی ناوی سلێمانیە جا ئاوا کەم هەیە کە شکڵی چاو بێت زۆر نایە بۆ گرانیشە بەڕاستیە من داوت سلێمانم پێ جوانە حەزم لە داوت سلێمانە ئێستا ئەوەی خۆشمە بەش عەقیقەی من بەڵێ ڕاستەکەی شەقی حەزم لە داوت سلێمان ئەسلەوە یەکە گرینەوە لە هونەرەکەی شایەکە گرینەوە ئوستاز گیان دەمەوێ وەکو ئامۆژگاریەک لە جەناب تۆ بیبیستم بۆ ئەو گەنجانەی کە ئێستا گۆرانی دەڵێن دەتوێت چیان پێ بڵێ یان نەسیحەتی ئەوانەیان دەکەی ئامۆژگاریان دەکەی گۆرانی بڵێن یاخود نەیڵێن کاگەڵ دەرگیان هەندێکیان بەهرەیان تایە دەنگیان خۆشاتوان بەردەوام بن هەندێکیان بەڕاستی هونەرە شێوێنن من بۆ ئەو شێواندنی هونەرە بەرهەمێکم کردو بەناو شکۆی هونەر بە تەمام کلیپی کەم و بڵاوی کەمەوە هەموو شتەکانی ئامادە و تۆمار کراوە بەس کلیپەکەی ماوە ڕووی دەمەم لەو کەسانەیە کە هونەرە شێوێنن هونەر سامانی نەتەوەیە هەموو میلەتێک بە هونەرەکەی و بە ئەدەبەکەی و ئەناسێ لە ڕاستیدا ئێستا کە پەیوەندیەکان زۆر ئاسانە بە تۆ یەک چرکە توانین لەگەڵ دنیا پەیوەندی بگرێ بەهۆی ماڵپەڕە کۆمەڵایەتی و ئینتەرنێتوانە با پرسیارکەن لەو هونەرمەندانەی کە ئەزمونیان هەیە هەندێک کەس گۆرانیان لە بەڕاستی نەدەنگی هەیە نەزانێت شعر چییە تێگەی کاکە ئەلبەت سوچی ڕاگەیاندنەکانیشی تایە من ئەوە بە ڕاگەیاندنەکانی شەڵێم کە پەرە بەم شتادن با لێژنێکی هەڵسەنگاندنی هونەری سە جەنابەتەوە جێگەی خۆشحاڵیە کە هونەرمەندێ بەرامبەر مندانی شۆ لە من تێگا ئەزای نەجبەدینی وڵامی کێ و چی کردو و چی نەکردووە ئەوە خۆشە کە کەسەکان هونەرمەند بن لێژنێکی هەڵسەنگاندندا بن هەموو شتێ نەڕوا با نەوەی نوێ گوێ بە هونەرێکی ڕاستەقینەی کوردی پەروەردە بێنە بە هونەرێکی لە ڕاستیدا نەشاز و ناخۆش ئەمە زۆر گرنگە سامانی نەتەوەی هونەری کوردی با هەموو کەسێ تێنەکەوی بیشێونە یەکێ ئەوە ئەمە بۆ دەمینجار و بیسمینجاری سەکە ئێڵێم
خانمەکانمان گۆرانی پیاوانەڵێ وایە یەک خانم نییە کە هەستی خانمانەمان فێوە لە ڕاستیدا خانمان هەیە تێ ئێوەی زاراڵێ خانمان هەیە تێ بیبی خانمەڵێ ئەمە گۆرانی پیاوانەیە ئەمە بۆ ژن نییە ڕاستە با خانمەکانمان هەستی ژنانە منبان پێ با ڕەوتی هوەری ژنان جیاواز بێت لە ڕەوتی هوەری پیاوە یانێ کەواتە هیچتان نەکردەوە خانمەکان کە گۆرانی پیاوەکان ئەڵێنەوە بەڕاستی جارێکتر لێرە پیان ئەڵێمەوە هیوادارم بەخۆیان بچنەوە شاعری باشی ژنمانەیە کە شعری ژناناڵێ با شتێکی جوان و هوەری ژنانش بە ڕەوتی خۆی بگرێتەوە ڕاستە پیاوەکانشمانێت جاری وایە گۆرانی ژنە ناڵن وایە بۆ من ئەس کچم دەڵێ پیاوان و وینەکان کۆن هەر بێژن بێڵێ بەڵام پیاوەکانی ڕاستە گوێت لە گۆرانەکانی خۆت دەگریدیان هی و نەرمەدانی تر گوێ لە دەگریزیان من گوێ لە گۆرانەکانی خۆمەگرم لە ڕاستیدا پێشم خۆشە پێم سێرە هەندێک هونەرمە لێ پرسنەڵێنە من بێزارم لە دەنگی خۆ باشە بێزاری ئەی چ چاوەڕوانێک تێک کە خەڵ گوێ لە دەنگی خۆت بگرێ من هەموو بەرهەمەکانم بە قەناعەت و بە هەستێکی جوانێکم کە گوێ لێگرم بەڕاستی کەیفی پێکەم پێم خۆشە هانمەدا کە بەردەوام بن لەسەر کاری هوەری زۆر باشە ئوستاز جان بەڕێی جەنابەت کە مێژوویەکی گەورەت هەیە لە هوەری کوردی بەڕێی تۆ گۆرانیەکی سەرکەوتوو پێویستی بە میلۆدیەکی باش هەیە یاخود تێکستێکی باش هەیە هەم تێکس و هەم ملۆدی یەکێلەوەی کە گەنجەکان گۆرانی ئەڵێن و سەر ناکەونەوانش کە دەنگیان خوشە گۆرانیەکان ملۆدی نییە هەر قسەیە گۆرانیک ملۆدی بێ ئەمێنێتە ئەو هونەرمەندە کۆنە کلاسیکانە مامۆستا عەلی مەرداون تار تۆفیق و ساڵح دیران و سەید عەلی ئەزغەر و ئێمەمانان هەکارد تاکوێسا نەوەی نوێژ گوێ لە دەنگمان نەگرێ هۆکاری ئەوەی کە ملۆدی جوانمان هەڵبژاردو ملۆدی لە مێشکە ئەمێنێتەوە هەندێک گۆرانی هەیە گوێت لێ دوای سانیەک لە مێشکان نامێنێ بەڵام ملۆدی دەیان ساڵ و 50 ساڵ و 70 ساڵ و 100 ساڵیش لە مشکی ئینسانە ئەمێنێتەوە کاک نەزمەدینی غوڵامی لەسەر سەحنە نوعێکە لە کاتێک کە لەسەر ستێجە لەسەر نمایشی گۆرانی دەکە نوعێکە کەسایەتێکی جیاوازی هەیە بەڵام کە لە هەر لەسەر ستێجەکە هاتە خوارەوە کەسایەتیشی تری هەیە و زۆر خۆشمەحشەرە و زۆریش تێکەڵە و نوکتەی زۆریشی لەلایە ئوستاز حەزەکەم ئاخر نوکتەی خۆتم پێ بڵێ کە لەسەر زۆر نوکتەت هەیە لەسەر سمێڵ من پێرەشەو لە شوێنێک بەرنامە بوو لێرە لە هەولێر بڵێ کاچمە سەرشانە و من هەمە ناخۆما زۆر جار چاوە نوقێنم خانمێک بە گوڵێک کەواتوە بەردەم نەمبینی بوو هەرتا ئاوای لێم گوڵەکەی لێنا تێگەی ئەچمە ناو دنیای خۆم ئەچمە ناو دنیای ئەحساسی خۆم ئیتر کە دێمە خوارە لە شانۆ بەڕاستی زۆر هەست و هینێکی خۆشمەیە و نوکتە خۆشە بەشێک لە ژیانە لە ئەوروپا خەڵکە چێتە لای دوکتر بۆی پێ بکەنێ ئێمە بە خوشحاڵی و لە کۆمەڵگای کوردەواریان نوکتە زۆرمانەیە کە زیاتر ئەتوانین پێ بکەنین جارێکیان لە بەرنامە بووم خانمێک کات ڕسمێکی لەگەڵ ئاگرتم و وتی مامۆستا بۆم هەیە پرسیارەکەم وتم فەرموو خانم وتی سرت بۆ ڕووتاوەتە وت مڵاو بە تیشکی فلاش وای لێیان ئەوەی سمێڵیشم پێشمەرگە بووین سەر مێشە وتم حەبێکم پێ بن حەبێکی والیم زۆر بچووکە سمێڵم گەورەتر بووە و کاتە بەڵاو والیمەکەم هەڵدا ئەوە هەرچی لە دەمما بۆی گەڕام شدیم لە دەممان نییە لە باو 6 گەڕام شدیم نییە ئاوامە کرد شدیم هەناو سمێڵما بەڵام کاک ناسری حسامی کە خۆشی شاعرە ئەو زیاتر درێژی کردووەوە وتی وەڵا بەیانی دەموچاوی شۆردو ئاوای کردووە بەیانی فای کردووە بڵم زۆر بەمە خۆشە کە جەنابێت بەردەوامی و ئەتوانم بڵێم هونەرمەندەکانی دەرەوەی وڵات ئەو هونەرمەندە بە ئەزمونانە بەشی زۆریان سارد بوونەتەوە لە هوەر بەڵام تۆ جیاواز لە زۆربەیان بەردەوامی لە کاری هوەریت بگرە کارەکانت زۆرتر بوونە وەک لەوەی کە ئەوانەی لە ناو کوردستانیشن ئەمەوێ بزانم ئەو ئەزمونە چۆن چۆنی بوو ینی چۆن توانیت وا بەردەوامی و زۆرترین گۆرانی بکەیت ئەزانسی کاکەڵ دەرکەسێک کە دڵسۆزی هەبوو بەرانبەر بە هوەر هەست مەسئولیەتی کرد لە بەرانبەر گەلوونەتەوەکەیە و
من هوەر بەشێکە لە ژیانم بەڕاستی بەشێکە لە بنەماڵم بۆیە بە شێوەیەکی زۆر دانەبڕاوانە بەردەوام بوو لە کاتی کۆرۆنا لە هەموو دنیانەکە لە کۆمەڵگای کوردەواریە هوەر بە تەواوی خەوت من گۆرانیکشم کرد بۆ کۆرۆنا و بەردەوامیش بووم لەو کاتا زۆرترین بەرهەمم تۆمار کرد من ئەم ساڵ زیاتر لە 25 بەرهەم بڵاو کردوێتەوە پێنج کلیفم بڵاو کردوێتەوە دایانترم ئامادەی ئاتوو مۆسلێمانی دوو دانەم ئامادێ دانێکی بۆ نەوەکەم کردومە کە شێر و ئاوازەکەین خۆمە نەوەکەشم لەگەڵا یەکەم جارەکە تەمەن درێژ لە هەموو بواری هوەرە گۆرانیک بۆ نەوە بکرێ بەڕاستی شتێکی زۆر جوانە هیوادارم هەرتا لە باشوورم بڵاوی کەمە گۆرانی تریش کە بڵاو نەکراوەتەوە و کلیپیشمان بۆ کردووە تەمەنە شێرەکەی کاکەما زیار فایقە کە یانێ ئەزایی مشکلەکەی من چیە مشکڵم ئەوەی کە بەرهەمەم زۆرە چۆن بڵاوی کەمەوە خێزانە ئەڵێمە نابێت و هەموو هەفتێک بەرام بڵاوەکەیتەوە ڕاستیدا بەڵام بە خۆشحاڵیەوە ئیسا کۆمپانیای کەیە کۆمپانیای دیژیتال بە هەموو پلاتفۆرمە جەهانیەکانە بڵاویە کاتەوە بووم بەڵام ئەو گلەیمە هەیە لە ڕاگەیاندنەکان کە شتەکانی من کەمتر بڵاوەکەنەوەی تە نازانم هۆکاری چیە ئەم ساڵەوە پێنج کلیفم بڵاو کردوێتەوە خەڵک پرسیارەکەن ئەڵن بۆ تەلەڤیزیۆنەکان ئەو نەبڵاوی ناکەنەوە وەڵام لە خۆیان فرسمزان بۆچی بڵاوی ناکەن زۆر باشە ئوستاز گیان تەمەن درێژ بن هەر سەرکەوت بن حەزەکەم بچینە پارتی دووەم عادەتەن وایە یاریەکەکەی نێمە یاریەکە لەسەر چاڵنجێک دەکەین چاڵنجێکی خێرخواسی من بردمەوە بە جەنابتی دەکەم جەنابەت برتەوە بە منی دەکەی لە چی یاریە زۆر باشی وەڵاهی تاوڵەم کردووە بەڵام بڵێم چی ناوە ناوایکم بڵێ زیاتر لە تاوڵا و لە وەرق و لەو شتانە بەڕاستی تاوڵەمان هەیە مادەم وایە تاوڵە کاکەین زۆر باشە زۆر باشە ئوستاز گیان ئوستاز گیان هیچ ناخۆیتەوە قاوەیە چای قاوەیەکە خۆم سپاس ئەی بەسەر چاو کاتێوتت ماڵی خۆ داوای هەرچێکەمە بێ پێم بدەن لە خزمەتە ئوستاز گیان ئوستاز گیان یاریزانێکی چاچی لە تاوڵەیە وەڵی خراپ نیم سنە خۆی بە تاوڵە بەناوبانە وایە حتا تاوڵە بازی وای تایە تاسەکە ئەگرێ هەر شیلێکی بێوێ ئەیهێنێ زۆر جان لە ناو ئیسکانە یاریەکە نەبێ لە ناو ئیسکانە وی نەیگرێت تاوڵەکە بەتابە تەقاعودەکانەوەی کە لە جێ شابن تەقاعودن جا باشترین تاوڵەی هەموو دنیایش لە سونە دروستە ڕاستەکەی هەمووی لە ڕەنگی سروشتی و لە داری سروشتی لە داری گوێز و لە داری کەوت و لە داری هەرمێ و لە داری تو لەوانە دروستە بێ ڕەنگی ناکەن تەنها لاکێکی لێ دەمەسە ئەو ڕەنگە سپیوشتنیە هەموو ڕەنگی دارە تەبیعیەکە خۆیە ڕاستە ئوستاز گیانەوە برادران دەستەکانە خۆش زۆر بەردەکان هێنا عەقیقە وا بزان بەڵێ عەقیقێکی جوانە شخڵی چاویشە من حەزم لە بەردا ئەوە جوانترین هەدیەیە کاکە قوربانتم ئوستاز گیان قابلی جەنابەت نییە تەسبیحێکی جوانشت بۆ دێرم زۆر سپاس مەمنون بەردی تریش قەوڵە داوە ئەی بەسەر چاو ئوستاز گیان ئینجا من هەمە هەنێ بەردم هەیە بەس بەختیاری برام بەردی زۆرە کاگە بەختیار لێرێ ماڵی بەڵێ لە هەولێرە دەچی سەردانی ئەوشەکەی من تا شەمە لێرم لە خزمەتین ئینجام ئەو ڕۆژە بەم نییە وت تۆ بەرنامەکەت بە سپۆنسەری منەکەی وەڵا کاکە من هیوایەتمە شتانەیە مادامیسە دوو شوێن هیوان پیا کردوە جەنابەت و کاکیشت لە کۆڵتان نابمەوە لە خزمەتم ئوستاز گیان خۆشەویستی فەرموو ئوستاز تۆ هەڵیدە هەر هەروبەی من لە شەش زیاتر فێری نەوەڵا یەک و سێ ئەمە خۆشە نانا ئوستاز یاریزانی شەش و دوو ئەوە شەش و دوو جفتت شوار ئەوە دوان ئەوە شدە ئێراکە ئوستاز نه چوار وایە ئەوە دوو ئامەش پێنج ماش یەک و شەش پێنج و دوو پێنج و چوار ئەوە پێنج ئەوەش چوار ئوستاز هەڵاتی ها
بەڵێ وەڵا دانێک هەڵاتم بەس دانێکم ماوە 1 و 2 1 و 2 1 و 2 ئەمە 3 3 و 5 خەڵ ئەمە سێوانی ها بەڵێ 1 دانە ماوە ئەمە شوار 6 و 4 ئوستاز ئەمە چوارەکە ئەمە شەشەکە ئەوە 6 ئوستاز ژیان گۆرانیەکە هەیە هەستەکەم ئەم گۆرانیە هەرچی کرێکارە هەرچی کاتێک کە تووشی وەزعێکی ناخۆش دەبێ خۆی لە گۆرانیە دەبینێتەوە منە و کەسەم هەموو ڕۆژێ کاگەڵ دەرەوە چیرۆکەی ئەگەڕێتەوە بۆ لە لای ئەمە لە سنە شوێنێ بوو دەور مەیانیان پێوت مەیان لە ناوڕاستی سنا بوو بەڵێ ئەو کەسانێک کە کاری کرێکاریانە کرد ئەچوونەوە ئەوەستان ئەو کەسە کە پێویستی بە کرێکار بووای ئاهات یەکێکی هەڵەبژار بەڵێ ئەو ڕۆژە ئەیبرد کارەکەیە کرد دوای ڕۆژی دوایی ئاهاتەوە دیسان لەوێ چاوەڕێیە کرد ئەگەر کەسێبی بردای بۆ کارخۆ ئانەیەکی دەسەکەوتە گەرنا بە مەیۆسی و بە دەستی خاڵی ئەگەڕاوایەوە بۆ ناو ژنم ناڵەکەی ئەو گۆرانیە بۆ کرێکاری فەسلی وتراوە بەڵام لە ڕەوەکە دیارە هینیان کڕەوەکەیان خستە سەری و زیاتر بۆ هێنە لە ناو خەڵکە بڵاو بەڵام لە ئەسڵا بۆ ئەوە تراوە بۆیە لە کۆڵبەر ئەو کەسانێک کە ئیشی کۆڵبەریەکانە چەند گۆرانین بۆ کۆڵبەری شوتووە ڕاستە بەڵام خۆیان لەو گۆرانیا بینەوە هەرچی باسی هەژاری و ئەواناکرێ ئەو گۆرانیان بیرەکەوێت زۆر باشە ئوستاز جان وابزانم لەم ماوەیە گۆرانیەکی ترت کردووە بە هەمان شێوە لەسەر ئەو بابەتانەیە بڵێ گۆرانێکم کۆ بەناو حەسرەت باسی ئەنفال و باسی هەلومەرجی ناخۆشی کوردان و باسی داگیرکاری کوردان و باسی ئەوشتانە هەستەکەی ئەمیش وەکو هەمانە و گۆرانیەی کە بڵێ حەسرەت زۆر گوڵی کردووە تقریبان 2 هەفتێکە بڵاوم کردوێتەوە بەڵێ کوڕێکی هاوڕێکی ڕەفێقمەیە کاک سعید لە کرماشانە بە شێوەیەکی ئایی کلیپێکی بۆ یەک کۆپلە لە گۆرانیەکە کردووە ئەو گۆرانی خەڵک پیان خۆش بوو بڵاو بۆتەوە ئیتر کۆمەلگای کوردی کاکە بەداخەوە دوژمنان هیچ شتێکی جوان بۆ ئێمە ڕەوا نابیرن تەنانە ژینگە پارێزەکانیشمان نەکوژن پێویستە هونەرمەند ئاور لەوانە بداتەوە وەکو مێژووی کیشەمە وەکو مێژووی کەمێنێتەوە کاکەڵ دەر بەڕاستی ئینسان کە هونەرمەند بوو توانای هەبوو لە هەموو بوارەکە من هەم لە هەموو بوارەکانجیان لە بواری دڵداری لە بواری شۆڕشکێڕی لە بواری عاتفی لە بواری ژینگا تەنانەت بۆ کۆرۆنا ئەوانەی کە قوربانی کۆرۆنا بوون گۆرانیم کردووە ئەبێ ئاور لە هەموو ئەو دیاردانە لە کۆمەلگا هەیە بیتەوە بەڕاستی من لە ڕووی جەنابەت نەڵێم بە شتێکی تۆ زۆر زۆر سەرسامم هەستەکەم جگەلەوەی کە تۆ بە شێوە کلاسیکیەکە کار دەکەیت و ئەو تێکستانی کە هەڵی دەبژێرەوەە بەردەوامیش لەگەڵ پێشکەوتنەکانی ینی بەرەو مۆدێرن بوون دەڕۆی ینی لەگەڵ ئەو شتانەی کە دەڕوا لەگەڵی دەڕۆی ناتوێت بە هەمان بەس لەو قاڵبی خۆتا بمێنیتەوەنی سیر دەکەم گۆرانی بۆ کۆڕۆنا سیر دەکەین گۆرانی بۆ ژینگە سیر دەکەین هەمەی کە ئەم ساڵ بڵاوم کردەوە بە ناو سەر قافڵەچی بلوزە بەڵێ حەوت بەرهەم لەگەڵ کاکاوەی بارامیە کردومانە شێوازی بلوزە حەو بەرهەم کاکاوە شێخیان کاکاوەی بارامی ژەنیاری گیتارە خۆشی دابەشی کردو و خۆشی مەسرف و هەموو شتێوەتی مامەسا تۆ ئەرکی زۆرت کێشاوە بۆم کۆمەلگا حەزەکەم ئەلبومێکت بۆ بکەم ها لە لەندەن ئاژی ئەرکی ئەلبومەکە و تۆمار و هەموو شتێ لەسەر خۆی بوو من سپاس یەکەم جارێت لێرە تەمەەن درێژ بێ نمونیان زۆر بن دەستی تۆش خۆش بێ ئێستا من تاکێکشم هەیە باش سێ ئەمە یەک ئەوش سێ جا بەدەستەوانەوە چۆن دەرەچی دەرەچم ئوستاز دەرەچم تۆش دوانە لێرە بەجێماوە هەزانم 6 و 2 لەوە تەداوانە نەوەڵڵا 6 و 3 لێدا شەباوای لێ بکەین ئەمە 6 ئەوەی 2 4 و 2 ئەوە 2 ئەوش 4 خاڵ ئێماڵین هەپیەکەی وەڵێن خاڵ خاڵ با بێرم یاێ
ئەمە دوانی ئەمە یەکی یاریەکی ناشرین بواتوە ئەوە سیانی ئەوەش چواری شش سێ سێ بڵێ ئەو شش ئەی بۆ لێت نەیەمە 1 2 3 ئەمە 6 ئەی کردەوە ئەرە وەڵڵا قە ناکەویشە پێویستە دەرچێ ئاها ئەوە دوانی وستاس ئەوە سیانی ئەوەش چواری ئەوە باش بوو ئەوە 5 پێنج سێ ئەوی خەمبەر خاڵێک تەوا ئەرە وەڵا تەوا ئەوە 6 ئەوەش چوار پێنج و شش ئەمە 6 بەڵێ ئەوە سەپێ ئەوە 34 پێنج و دوو خازام ئەوشم تێکرد ئەمە دوو شەشەکەیم نییە شش و سێ ئەمە شش ئەوە سێ مایگرا بەکەڵکم دایە یەک بادی باشە ئەوە یەکەوە دوو دە شەش شێوەرە بێژ و چوار پەنج و چوار ئەوە چوار ئەوە پێنج ئەمە شەش و دوو چوار و دوو ئەوە دوو ئەوە چوار ئەوە دوو ئەمە شەش شش و سێ ئەمە شش ئەوە سێ ئەمە دوو ئەمەش 5 ئەگەر لێت بردمەوە بێ ئەم گۆرانیان بۆ بڵێ ئەمەی لەگەڵ گەڕیانەکە ئەوە چوار باش ئەوە چوار ئەوە یەک هەراوردە خاڵی بە فێعڵبە تۆ دەسەکە سووکە چوار و پێنج ئەوە پێنج ئەوە چوار ئەمە سێ ئەمەش چوار باش ئەمە پێنج ئەمە سێ زوو تێکم بۆ بێرێ ئەرە وەڵڵا ئەو چواردانە ئەو با بۆ منی شوێج و شش شش و زوو تێکی تر حکمە نییە کاکە تەوا نەوەڵڵا بەشکەم ئەوە شش ئەوە سێ جفتیش نایگەن پیرۆزە بێ چاوەکەم قوربانی سپاس بە ساڵانیشە نەم کردووە منە تەختە نانە یاریزانی ئێمە تەختەی پێڵین ئێوە تەختەی پێڵان زۆر باشە بە حکمیەوەی کلێت بردمەوە تۆ بێت چاڵنجێ بە من بکەیت چاڵنجێکی خێرخوازی ئەوە یەک دووش حەزەکەم ئەم گۆرانیم بۆ بڵێ بەس حەزەکەم بە دەفەکەو بۆم ئەو دۆڕاوە تازە گۆرانی آخر بە حکمی لێت بردومە حەزەکەم بە دەفەکەو ئەو گۆرانیم بۆ بڵێ ئەو گەڕیانەکان باشە بەسەر چاو یان بە گوڵ باخی یان بە گوڵە زەردە یان بە نازی خۆزم کە پەروەردە یان بە نازی خۆزم کە پەروەردە هەرێ لاوە بەرخەکەم لاوە دەمەکە و بێرە دەسەکە و لاوە دەمەکە و بێرە دەسەکە و لاوە ئەمە
بفرمارو فاون باندی دم زوی یخدارو فاون باندی دم زوی یخدارو هرلا برخکم لا هاتنا ودلان دوارگریا هاتنا ودلان بوچگریا برابو کسانی ویزم سانا برابو کسانی ویزم سانا لنا سینیتومی ورسانا لنا سینیتومی ورسانا رلا برخپرکم رلا برخپرکم عشرفی بوچه خمدر کرکم عشرفی بوچه خمدر کرکم هەر هەوێ و دەنگە خۆش ئوستاز گیان هەر هەوی زۆر زۆر سپاس. ئێستا چۆ بێت چاڵنجێ بەمە بکەی؟ پێم خۆشە هاوکاری ئەو بنەماڵانەی لە قۆماوەکانی چەمچەماڵ بکەیت بەسەر چاو هەرچەند بەڕاستی لەو کاتەدا من بانگەوازێکم کە خەڵکی باشوور من سپاسیان دەکەم هەروەها باکووری کوردستان ڕۆژهەڵاتیش هاتن بە پیریەوە بانگەوازە و یارمەتی خەڵکی باشیاندا پێم خۆشە کەسێ بنەماڵێک کە پێویستی هەیە بەڕاستی هاوکاریکیان بکەیت بەسەر چاو ئێمە وەکو 1964 خۆمان کەمپینێکمان ڕاگەیاند هاوکاری کتێبخانەی چەند چەماڵ بووین دەستان خۆش بەسەر چاو ئەوەش دەکەین بەسەر بەڕاستی ئەرکی ڕاگەیانەکان شتی مرۆڤی زۆر گرنگە هەرچەند لە کوردستانە کە کاتی لێ قۆمان ئەبێ هەیە بەڵام هیوادارم بەردەوام بێ هەندێ فۆن دروست بێ کە کەسانی دەوڵەمەند کەسانی کە هەیەە بەڕاستی ساڵانە پارەی خەنەوە فۆندە بۆی ئاوا شتێک لێ قۆمانە یا حاڵەتێ ماڵێک محتاجە بن نەینە بەر کامێرا بگرین و بپارڕێنەوە ئەوم پشێشتێکی ناخۆشە بەل لەوە ئەوان کەونە پاڕانەوە ئەبێ یارمەتیان بدرێ بەڕاست زۆر زۆر سپاس دەکەم بۆ چاڵنجە جوانەی کە بە منت ڕاستپاردووە بەسەر ئەو چاوانەمان جێبەجێ دەکەین چاوەکەمی دەست سپاس دەکەن ئێرەمان تەوا بوو دەگەڕینەوە ئەوێ کۆمەڵی پرسیاری کەم ماوە کۆتایی پێ ماڵی خۆشتە چاوەکەم حەزەکەمەوە شۆ لێرە هەل لێرەی شەخ عزیزی ئوستاز بەخێر بێتەوە زۆر سپاس زۆر ماشەڵڵات لێ بێ یاریزانێکی چاک بێت دەستە خۆش بێ دەمێک یاری نەکردووە خۆت تەنی دەمێکە نەم کردووە وەڵامی تێسان شتێ یارێک بزانین دەبیری ناچێتەوە ڕاستە دەستەکانە خۆش بێت دەرچاو کام لەو گۆرانیانە پێ دوا بوو کە گڕی شۆڕشی بە بڵێ سەتر دەکرد ئەم گۆرانیانەی جەنابەت کاکاودەر من کە شۆڕشی گەلان ئێران دەسی پێکردژی ڕژیمی شا من بە نهێنی یەک بەرهەمی سرودم گەڵاڵە کرد کە حەوتەش تراک بوو یەک کاسر لە مێژووی کوردان نەبووە زۆر جار من باسیەکەم هەندێک کەس پێ ناخۆشە بەڵام ئەوە مێژووی منە دەیان جار و سەدان جاریش باسیەکەم یەک سرود بووە دو سرود بووە لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان کەم بووە بەڵام من یەک ئەلبومی تەواو پێشمەرگەی قارەمان چەکەڵگری خاکێکم بە هەموو جوتیار و پاڵ و ڕەنجبەران برای جوتیاردە هەستە پێ ئەوانە گشتی یەکەم جار بوو کە لە مێژووی کووردا بڵاو بوو کە کاریگەریکی زۆر ڕاستەوخۆ لەسەر شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها باشووری کوردستانیشدانە کاکنەشیوە مستەفا یادی بەخێر کە منی بینی و تیماوەسا تۆ ئەو شریتت بڵاو بوو ئێمە پێشمەرگەمان چەند قات زیادی کرد هەلەبەکان کە لە خەڵکی کەرک و کۆملاوەلابوون ئەیان بینمە ژێبا وەسا ئەو کاستا میشە لە گیفانمانە بوو تێگەیانێ ئەتوان بڵێم وەکو بوارە مێژوویەکەی گڕێکی زۆر بەتینیدا بە شۆڕشی ڕزگاری خوازانەی گەلی کورد بەڕاستی و بڕیارمداوە من هەرتا زمانێ لە پارچێکی کوردستان چەسانەوەی لەسەر کورد مێنێ لە شتی شۆڕشیرانە بەردەوام بم لە شۆڕشی ژنجیان ئازادی شاسێ سرودم تۆمار هەر بۆ شۆڕشی ژنجیان ئازادی بەردەوام من لەو بوارە توانام هەیە و بەردەوامی شەبم بەڕاستی کە توانیمە دڵی دایکی شەهیدان و بنەماڵی شەیدە سەربەرزەکان ڕازی کەم
لە بۆنەکان ئایسر لە ڕۆژهەڵاتی کوردستانی زۆربەی جار شتەکانی من لێدەن لەسەر گڵکۆی شەیدە سەبەردەکان تەنانەت لە خوێندنگاکانەوە جێگەی خۆشحاڵیەکە کاڵدێت نازانم جەنابەت بینی و تیان لە ماڵپەڕە کۆمەڵایەتیەکان ماوەی لەمە بەرپۆستێکمدا نەسفاسیەوە مامۆستایانم کردووی قوتابیەکانیش بەڵێ کە ئەبەم شێوە ئەو مناڵانە بەبیری نەتەوەی بارەهێنن لە بەیانیان هەموو قوتابیەکان کۆکەنەوە گۆرانیەکان و سرودەکانی منەخوێن بەتابەت سروەی بەیانیەکە چەندین قوتابخانەی ڕۆژهەڵاتی کوردستانە خوێندویانەوە جێگەی خۆشحاڵیە بۆ من بەڕاست پێت وایە کامیان لە هەمووی شیرینترە لای تۆ لەم سرودانەوە من دەزانم کە سرودیشی زۆرت هەیە کامیان لە لای تۆ زۆر شیرینە زۆر کەس ئەو پرسیارم لێکە بەڵام ئەتوانێت بڵێ کام لە سرودەکان بە هەستێکی 100% وتوتە بەڕاستی بەڵێ ئەوا دیسان لە گڕی هەستا بوو بەڕاستی و کاتە کە دەنگۆی ئەو بوو کە ئەمریکا پەلاماری عێراق بە مەترسی ئەوەیش بوو کە سەدام کیمیایی لە کوردستان بە کاک ئیسماعیل خورماڵی و کاتە لە ئەڵبانا بوو من تەلەفۆنم بۆی کەوت بگاک ئیسماعیل شتێکی وایە حەزەکەم شتێ بکەم و شعر نییە وتی بەسەر چاو 2 ساعتی پێ نەچۆ و شعرەی نووسی ئەو دیسان هەرای جەنگ شعرەکەی بە تەلەفۆن بۆم خوێندەوە لە عینی کاتا کە بە تەلەفۆنەی خوێندە و من یەکسەر شتێک لەمەش باگەڵاڵە بوو دوای نیم ساعت تەلەفۆنم بۆی کەوتمە ئەوازم لەسەردانە هەر ئەو شەوە چوون بۆ ئۆپسالا شارێکە لە سوێد لای کاکە میران ستودێ هەبوو کاک حەسەن و کاک نازم کەرکووکیەکەنەی لێ حتممە ناویت بیستووە لەگەڵ چەند ژەنیارێترا هەرتا بەیانیەوەمان تۆمار کرد بەیانی لەبەر سەفارەتی ئەمریکا خۆپیشاندان بوو لە ستۆکۆڵم بە مکەبەرەی گەورە لێماندا یەک هەست و سۆزێکی دا و بۆ خەڵکە ڕاگەیانەکانیش لەو سەردەما 24 ساعتێ خوا ئەو سرودەیان لێدا هەرای جەنگ بەڕاستی کە مەلودیەکەی خۆم بوو شارەکەیشی کاک ئیسماعیل خورماڵی هەر هەبن سەرکەوتوو بن ئوستاز جان ئوستاز دەمەوێت پرسیاری ئەوە بکەم وەکو باسم کرد زۆربەی ئەو سرودانەی کە تۆ گوتوتە پێشکەشی کوردت کردووە بەڕاستی بۆ شۆڕشت کردووە یان هەستت کردووە کە چاوسانەوە هەیە لە شوێنێک لە بەشێکی کوردستان ئەو سرودانە دووتووە بەڵام بیرمان بێ کە ئەم سرودانەی جەنابەت زۆر جار هەبوو لە کاتێکی وا نمایش دەکرا بۆ نمونە لە شەڕی براکوژیەکە شەڕی ناوخۆ سرودەکانی تۆ بەکار هات نازانم خۆت ئاگداری ئەو بابەتە بووی بەڵێ ئاگادار بوومەوە شتێکی ناخۆشە بەڕاستی من بۆ نەتەوەکەم کردووە کوردستان و گەلی کورد و بنەماڵەی شەهیدەکان بۆ من خەتی سوورە کاکە هەڵدەریان زۆر کەس کە خۆی بەناو هونەرمەند دەزانێ ئەچێتە پاڵ داگیرکەر و باوشەکاتە داگیرکەرە خۆیشی بەناو هونەرمەندی کورد دەزانێ من ئەوانە شتێکی زۆر ناشینە لە لام و هەمیشەش هاتوومەتە جواو لەسەرەوە ئەو کەسانی کە خۆیان بەناو هونەرمەند دەزان بۆ نمونە چەندە سەکەنەمل قاتڵی میلەتی کورد و دێنەوە ناو میلەتی کوردیش بە خشکەی بێ ئەوە ڕەخنە لە خۆیان بگرن من هەمیشە و ئێستەیش هەرتا لە ژیان ئەما بێتم کوردستان و گەلی کورد و بنەماڵی شەیدان خەتی سوورە لەلای من هەر کەسێ و خەتە سوورە بەزێنێ باس یەکەم و ئەنگوسەکەمە چاویە بەڕاستی خۆشم تاوە ڕۆژێ بمێنم دەنگم بمێنێ خزمەتی گەل و نەتەوەکەمەکەم لەگەڵ ڕێزما بۆ هەموو لایەنەکان کاری باشیان کردووە دەستخۆشیم لیان کردووە کاری خراپیشیان کۆ ڕخنەی بنیادنەرم لیان گرتووە نەچوومەتە باڵە هیچ حەزبێ من مڵکی ئەو نەتەوەم هەرتا بێنم خزمەتی گەل و نەتەوەکەمەکە هەر هەبن ئوستاز جان جەنابەت وەکو ئاگادارین کە پێشمەرگە بوویت و جگە لە پاڵ هونەرەکەتەوە بەڵام نوکتەیەکی خۆش هەیە لەو سەردەمە کە گۆرانیەکتان تۆمار دەکرد بە ناوی گۆرانی دیسان بارانە وابزانم ئەگەر هەڵم نەکرد بێ چیرۆکێک هەیە لەو گۆرانیە حەزەکەم بۆم باس بکەی ئەوە ئێمە خۆمان مەقەڕەکەمان لە سڵامەتە بۆ سڵامەت گەورکی سەقز بوو بەڵێ رادیۆکە لە زێراندۆڵا بوو ئیتر لە لادێ خۆخۆدا ئیمکانی ستودیۆشتە نییە کە جەماعەتی رادیۆ ئەشنەوێ ئەگەڕن خانووی بەتاڵ نییە خەڵکی لادێ خانووی بە خۆی دروستەکە بەڵێ وەڵا ئەگەڕن شوێنێ گەورە بێ گەورەکە پاکەکەنەوە و ئەیکەنە ستودیۆ بەڵێ من و کاکە ناسر و گروپی بانگەوات چین بۆێنە چەند بەرهەمێکمان بوو بنەو دیسان بارانە و ئەویش ئەی هاوڕێیان من ڕەندەرم کاک ناسر تۆماری کەوەمانە من خەریکی دیسان بارانە بووم چەندی مانگایك سەری نا بە کوونەکە دیکرە بڕەوە
جاری ئەوڵ دەرمان کرد دیسان هاتەوە ئاخری چینە دەرەوتمان بە ساحبەتمان لێ کاکە و کەڵگا لە کۆڵمان بکەنە وتی آخر کاکی برا ئەوە شوێنی ئەو گامێشەیەوە کردوتانە بەستر وێ وتمان باش سەیتە تازە کراوە شتەکە لە کۆڵمانی کەرەوە گۆرانیە تۆمار کرد. ئوستاز جان هەر حەزم لێ ئەم چیرۆکی فەرەنزیەکەشم بۆ باز بکەی لەگەڵی. کاکە گیانەوە لە مالومە بووین مالومە ئەتوان بڵێم ناخۆشترین شوێنی کوردستان لەگەڵ ڕێزما بۆ خەڵکەکەی زۆر گەرمە هاوینانەگاتە 45 دەرەجە ئەوانە لە شوێنێکا بووم لە بەردایک بوو تقریبەن بناری ئاسنگەران شوێنی زاعەکەمان خۆشە کرد من قۆڵگە بەدەستمە بوو گەرمایکی زۆر قاقڕ بوو هەموو یان تەڕ بوو لە ئارەقا خۆڵگەم لێدا ڕادیۆکی بچکۆلم پێ بوو ڕادیۆ کۆمەڵم گوێلێگرت یەکسەر ئەو شێعرەی خوێندەوە کاک حەمێکە ماڵی شێری ئارام پێشمەرگێکمان بوو ناوی ئەسعەد غەمیان و بەخۆشی شاسوار جەلالە و ئەو نازناوی ئارامی هەڵگرت بەڵێ کە گوێم لە شێعرەکە بوو قوڵنەکەم دانا و پاڵم دەوە بە گابەردێکە ئەو نە داخ بوو پشتم سوتاوە داچەڵەکە داچەڵەکەم و چەند سانەیەک چوومە ناو فکرا ئەو گۆرانیم دانا چوومە ژۆری زاعوتمەرێت تەزیل لێکەی وتیان بۆ چیتەوتمەڵە گۆرانیکم هین کردو با لە بیرم نەچێ ئیتر ئەو ئارامە بوو بە ئارامێک کە هەر سەردەمێ لەو سەردەما هەر مناڵێ لە دایک بوو کڕوو ناویە نە ئارام ئیسەیجە چمە هەربۆنەی داوایە گۆرانی مەلیەکەن کە خۆشکی شەهیدەکە شێرەکەی داناوە و مەلودیەکەیشین خۆم ئەو کاتە لەگەڵ تیپی بابان لە شاری سلێمانی تۆمارمان کرد. ئینجا من دەمیز پرسیاری ئەوە بکەم لە سنەوە بۆ سلێمانی لەگەڵ تیپی بابان چەند کارت لەوێ هەبوو چەند کارت لەگەڵ تیپی بابان کرد؟ ئێمە لە شاخ ئیمکاناتی کەممان بوو گروپی بانگەوا سەر یەک دو ئامێرمان بوو بۆ نمونە تەپڵ ڕێزمان پێویست و پارەمانەکرا ناو سینیک ئەوە لێمانەدا تەپڵ ڕێزمان بۆ شێوە دروستکردین لە شاغا جا کە هاتیینە منتەقەی ئالانی سەردەشت نزیک بووی تر ئەم بەرگرگاشێ بوو هەر ڕووبارەکەمان لەبێ بوو لەگەڵ جەماعەتی کۆمەڵا قسەم کردوتمیسە کە نزیک بووینێتەوە لە سلێمانی من کۆمەڵی بەرهەم هەیە بۆ نەچم بۆ سلێمانی تۆماریکەم وتیان باشە بەسەر چاو گروپە ناسی لەوێ گروپ و شتێشمە ناسی بەڵام قسەم نەکردو لەگەڵیانە لە دادێمەلەوی ئەستودیۆ ناز بوو ئەستریۆ ناز کاک باسل تازە شریتێکی زایجەلال بڵاوە بوو لەگەڵ جەماعەتی بابانە کاک باسیلوتی پێت خۆشە لەگەڵم گروپە بتناسەنم پیان کاک سەرباز ئەوی فێم ناسان بەڕاستی سەرباستی بی بابان بە دڵێکی زۆر ئاوەڵەوتیان بە خۆشحاڵی ئێمە ئارەزوومانە کە لەگەڵ توایش بکەینەوەوانە کەوتینەیش کۆمەڵی سرودوانە ئەو کاتە منعتەجەول بوو کوردستان هەموو تیپەکان داخرا بوو جیازی سەوتیمان نەبوو ئەچین شەوانە پارەماندا بە فڕاشەکەیت حادنەسا جیازەکەمان لێ وەرگی و بەیانی زوو بهێنەوە لە ماڵانە لە ماڵی خەڵکی سلێمانی بەڕاستی من سپاسیانەکەم لە ماڵی خەڵکی سلێمانی شتەکانمان تۆمارە کرد ژەنیارەکان زۆربەی عسکەری فیرار بوون خۆمە چوومە شۆنیان دایکی و مامۆستا بەیانی بهێنیتەوە خۆم ماڵ بە ماڵە گەڕام ژەنیارەکانم ئەبرد هەمویان بە خۆبەخش و بۆ فەڕیشانازیەوە بۆیە ئەو بەرهەمانە ئاوا بە پێز دەرچوو هەرتاکو ێسەش بەردەوامە تقریبان 3 کارم لەگەڵ تیپی بابانە کرد فەرەنجی فۆش و بەهارە بولبول و بەرخەگیانەکەم لەگەڵ ئەوانە کرد. زۆر باشن بەهارە بولبول ئەم گۆرانیە زۆر تایبەتە بەڕاستی هەموو گۆرانەکانی جەنابەت تایبەتن بەڵام یەکێک لە گۆرانی تایبەتەکان ئەم گۆرانیەیە. چاوەکەم ئوستاز ژیان گۆرانیەکت هەیە ئەتوانم بڵێم ئەو گۆرانیە گەنجەکانمان زۆریان حەز لێە زۆریان وتووەتەوە قژی نەرمت ئەم گۆرانیە ئەوەی کە دەست بە گۆرانی گوتنەکە بەشی زۆر لە هونەرمەندانی ئێستا تۆزێک دێتە ناو دنیای هونەر ئەم گۆرانی ئەڵێتەوە حەزەکەم بزانم کامیان بەلای تۆ لە هەمویان تایبەتتر ئەم گۆرانی گوتوتەوە. لە ڕاستیدا من نەک بڵێ باسی خۆمکەم دەنگی من جۆرەی کە کەمتر لاسایێتەوە بەڵام هەندێکیان نزیکیان کردوێتەوە کاکەڕەوە بۆن بۆ نەخوێندیەتەوە زۆر کەس هەم خانمان خوێندیانەوە هەم پیاوان من حساسیتم نییە بەو شتە من کە شتێکم بڵاو کردەوە بێتە سامانی ئەو خەڵکە بێتە سامانی نەتەوەی هیچوەک تووڕە نەبووم لە کەسێ بڵام ئەو بەرهەمای منت بۆ ئاوا لێ کردو ئەمانە بەڵام
هیوادارم ئەو کەسانەی کە شتەکانی من ئەڵێنەوە بتوان حەقی خۆی بدەنەوە لاقلەگە 100 نەدەن 170 بتوانن بیدەنەوە. شتێکی خراپ نییە کە پێویستە هونەرمەندان کە دەست پێکەن ئەمێش کاتێک کە دەستمان پێکرد گۆرانی هونەرمەندانی ترمانەوتەوە شتێکی خراپ نییە و پێویستە کە هونەرمەندە تازەکارەکان ئەو شتانە بڵێنە بەڵام ئەگەر پرسیارکەن باشترە بۆ ئەوەی یا بەلەوەی بەرهەمەکە بڵاوکەنەوە هەندێک جار شێرەکانی بەسەقەتیڵێ هەندێک جار مەلۆدیەکەی تەواوناڵن پێم خۆشە ئەو پرسیارەکەن کە شتەکە ببیسم گوێم لە شێعرەکە بێ بزان ئایا بە درستی و توانەیانە تەنها لەسەر ئەو شتە هەستی ئەرمەنا پێم ناخۆش نییە کە خوێن بەڕاستی. زۆر باشە ساڵانێکی زۆر کە گوێمان لە ناوی جەنابت دەبوو یان گوێمان لە ناوی مامۆستا ناسر ڕەزازی دەبوو ناوی تۆ و ناوی ئەو پێکەوە دەهات زۆربەی کات ئێستش ئەو پەیوەندی و ئەو خۆشەویستیە ماوە لە نێوانتان ناتان بینین پێکەوە. بەڵێ دیارە ئێمە ڕفاقەتی کۆنمان هەیە بەیەکە وەڵام بۆیە و کاکە ناسر لێرە ئەژی ئیتر هۆکاری ئەوەیە کە کەمتر دێتەوە بۆ سوێدی سێش لەم 1-2 هەفتەی ڕابردووان لە ئامستردامە بەیەکەوە بەرنامەمان بوو کاکە ئەڵێ. زۆر باشە ئوستاز من خۆم بیرمە تەلەڤیزۆنێکە بوو بە ناوی تەلەڤیزۆنی مات تیڤ ئەم کەناڵە زۆربەی کات ئێوە و ئەوانەی کە لە دەروێ وڵات دەژیان بەڕاستی لەوێ دەمان بینی هەست دەکەی چی کاریگەریەکی هەبوو لەسەر جەنابەت؟ ئەزانشی یەکەم جار بوو کە کورد ئەقلی بە تەکنۆلۆژی بشکێ کە لە تەکنۆلۆژی دژی دژمنانی خۆی ئستفادەکاری شەو بوو کاوەڵانی باکوور ئەو تەلەڤیزۆنیاندانا من بۆ نمونە کە ئەچووم بۆ کانادا و ئەمریکاوانە داوایان لێمە کراوت کاستی ویدۆی ئەو بەرنامانەمان بۆ بێرە نەکەر من و کاکە ناستر و کەسانی تر کە سوودمەند بووین لەو کاناڵەکە دەنگی خۆمان زیاتر لە ئەوروپا و لە دنیا بڵاوکەینەوە زۆربەی هونەرمەندان لەو کاناڵا بۆ نمونە چۆپی لەیلا فەرێقی خاتوو مەرزیە ئەو کەسانە و کاتە کاگوریاش لەوێ بوو گروپێکی دانابوو لە هۆڵەندا بوو بەڕاستی زۆر کەس لەو کاناڵا پێگەیشتن کاناڵێکی باش بوو بە مێژووی بۆ ملەتی کوردی سش پێم وابێ باشترین ئارشیوی مۆزیکی کوردی لە لای ئەوانە بەڕاستی ئەو کاتە گروپێکی زۆر باش کاک گۆران و کاگاکۆ ئەو کەسانە کە من دایەگیانەکەەوە ئەوانم یەکەم جار لەوێەوە بڵاوبووە و کاکاڵ دەرکە بەڕاستی دەنگدانەوەیکی زۆر باشی ڕاستە یەکێک لە بەناوبانگترین دەتوانم بڵێم لە بەناوبانگترین گۆرانیەکانی مامۆستا نەجمەدینی وڵامی منە و کەسم هەموو ڕۆژێ ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی هیچ کاتێک خۆت لەو مۆقفەیە بووی کە ئەم گۆرانی بۆ خۆت بڵێ؟ بەڵێ من خۆم کوڕە هەژار بووم لە ڕاستیدا ئێمە بنەماڵێکی لە بنەماڵێن بناوڵێکی فەقیر بووین خۆم بە منداڵی کرێکاریم کردووە بەڕاستی لە کاتێک کە ئەو سرودانەم و هەڵاتم بۆ تاران لە تارانی شاکرێکاریم کردووە بەلەوەی بەمە پێشمەرگە دیتر خۆمی تیابینمەوە کە سوکاری خۆمی تیابینمەوە کۆمەلگای کوردەواریش خۆ زانی هەژاری زۆرە ڕۆژانە ئینسان ئەو شتانە ئەبینێت بەڕاستی شتیوا پێویستە بۆ کۆمەلگایمە هەروەها کە باسم کرد پێویستەوە هەموو دیاردانە لەکە لە کوردستانە هەیە بکرێ بە بەرهەموو بۆ یەکو مێژووی بمێنێتەوە. زۆر باشە ئوستاز گیان من هیچ پرسیارێکی ترم نەماوە لە جەنابتی بکەم بەڵام ئیشاڵڵا جەنابەت تەمەند درێژ دەبی بە سەحەتێکی باش و بە تەندروستێکی باش بەڵام حەزم لێیە شتێکم پێ بڵێ کە من سوودی لێ ببینم لەگەڵ ئەو گەنجانەی تر کە گۆرانی دەڵێن ئامۆژگاریەکی جەنابەت بێ بۆ داهاتووی خۆمان بۆ ئێمە. لە ڕاستیدا من ئەوە دووبەراکەمە ئەو کەسانێک کە دێنە ناوبواری هونەرەوە ئیسە پەیوەندی زۆر ئاسان بووە لە ئەزمموی هونەرمەندانی تر ئستفادەکەن بەڕاستی ئەوێ گۆرانیکردن بۆ نمونە گۆرانێکی فولکلۆر بوون بڵێ من وتومە کەسێتر ئەیڵێتەوە ئێمە گۆرانی مامۆستا نەجمەدینە ئینسانە بێ ئەمانەتدار بێ بەڕاستی پرسیار کرد لە من یا لە کەسێت بڵێن ئەم گۆرانیە سەرچاوەکەی لە کێوە بۆیە ئەو کەسانی شەقی خۆیان بدرێک ئەو گۆرانی ئەوانە یانم گۆرانی هەیە فولکلۆرە وە لە بواری شعری سابێ زۆر هەستیار بن بەڕاستی ڕۆشنبیری ئەدەبی
لە بواری هونەرا زۆر گرنگە ئەو کەسانەی کە کاری گۆرانیەکەن ئەبێ لە شعر تێبگەن بەڕاستی بۆیە شێعرەکانی من هەرتا کوێسە ئەمێنێتەوە لە برەوەی زۆر هەستیارم بەرانوەر بە شعر کە وشێکەڵێم زۆر لە هونەرمەندە گەورەکانی شێکە شێعرەکانیان بە هەڵەوتوێتەوە بەڕاستی سەگوێ لێگرۆ من نەزانم کە شێعرەکانیان بە هەڵەوتوێتەوە بۆ ئەوەی بتوانن هونەری کوردی سامانی نەتەوەی بە جوانترین شێوە پێشکەشی کۆمەلگایکەن و بۆی نەوەی نێ بتوانێت استفادە لێکە کاکەڵدل جەنابی شت کەسێکی هونەرمەندی زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵ منە دانیشتی جەنابل لە منەگەی تۆ زانی من چیم کرد و بەڕاستی من خۆشحاڵ بووم هیوای تەمەندەرژی و لە ساغی و بەردەوامایی دۆخوازم و فیرۆزبایی ئەو کاناڵە جوانشتان لێک زۆر زۆر سپاس دەکەم گەورەیە بۆ من کە جەنابەت بەم شێوەی باسی من بکەی زۆر ئیفتیخاری پێوە دەکەم عەزیز بەهارە بولبول بولبول بەهارە سەرەتای ناڵای عەزیزەکەم سەودای زەورە سەرەتای ناڵای عەزیزەکەم سەودای زەورە وەرە بناڵیێ بەجود لە شەودا وەرە بناڵیێ بەجود لە شەودا ئێمە شەو بێدار عەزیزەکەم بێخەم لە خەودا ئێمە شەو بێدار عەزیزەکەم بێخەم لە خەودا دەستی تۆ خۆش دەنگی تۆ خۆش ئوستاز گیان زۆر زۆر سپاس دەکەم دووبارە بەخێر بێ بۆ ماڵی خۆت قوربانی تۆ عەزیزی منی بمبورە گەر هەر شتێک بە دڵی تۆ نەبوو بێت تکایە هەموو شتەکان بە دڵم بوو زۆر مرتاح و زۆر ئیستراحەت بووم زۆر زۆر بەخێر بێ گەورەت کردین زۆر زۆر سپاس تان گەورن عەزیزن مەمنونم چاوت زۆر زۆر سپاس ئوستاز گیان زۆر زۆر سپاس